پرۆسەکە بە سەرکەوتی دەبینم بەڵام گریگرف لەوەیە کە ئێمە لە ساعتە 8 لێرە چاوەڕێین داواکاریان بە خوێندکاران پێشکەش نەکردووە کە ئایا بەشەکان دیاری بکەن لێرەوە خوێندکاران زۆر تەخیر دەکرێن لەوەی کە پێشتر بەشەکان دیاری بکەن کارەکان ئاسانتر بەڕێوە دەچن کاری خوێندکاران ئاسانتر دەبێت زیاتر ڕێژەی خوێندکاران زیاتر فۆرمەکان زووتر پڕ دەکەن نەبێت زۆر چاوەڕێ بکەن بەڵام ئێستا ئێمە لێرە چون پێشتر هیچمان پێ نەگەشتووە کە ئایا بەشەکان دیاری بکەین خوێندکاران لەو زۆر تەخیر دەبن لەوەی کە بەشەکان چەند دیاری بکەن خوێندکاران ڕێبەرەکە بخوێنەوە بزانن ساڵانی پێشتر لە سێ بەشێ چلمرێ وەرگیراوە بەڕاستی گەربێت و 20 بەشێ دیاری نەکەن بنێرە کێشەی زۆر بە مامۆستایان دروست دەکەن کاتی زۆر زۆریەوێت لەوانەیە چەند کاتژمێرێکی بووێ وا باشترە کەمێ بخوێنەوە و هەر نەبێت کەمێ معلوماتیان هەبێ بزانن ڕێبەرەکە چۆن بوو بەشەکان چۆن بوو. لیژنەی زانکۆلاییمان دەست بەکار بووە و ئێمە لە خزمەتی خوێندکارانی دەرفی پۆلی 12 داین بە مەبەستی وەرگرتنیان لە زانکۆپی ماگاتە ساڵی خوێنی 2019 ئەلحەمدولیلا دیارە ئێوە دەبین و لێتانەوە دیارە ئەلحەمدولیلا پۆڵێکی گەورە فراوانەوە لیژنەیەکەمان هەمویان ئامادەن کە لە 12 کەس پێکاتون لێم کە پەرسێڕانیە و چەند کەسێکی تیشمان لیژنێشکەمان هەیە لە کۆلێژ پەروەردەی قەڵازێ بۆی دەرچوانی پۆلی 12 دەڤەری پشدارنێنە ڕانیا و ئازەتەنە کێشن شکر بخوا الحەمدولیلا هەردوو لیژنەکە بە باشی کار دەکەین لە 8:30 هەتاوەکو 2:30 و ئەگە پێویستە زیاترش دەبینەوە ئەگەر خوێندکار لە ماڵەوە ڕاوێژی کردبێ و بەشەکانی بەتەسەسول نووسیبێت ئەمە زۆر بە ئاسانی و زۆر بە باشی پرۆسەکە دەڕات و تاخیریش نابێت ئەوەی کە گرفتە لای ئەمە قەلەقی خوێندکارانە کە زۆر جار ڕوبەڕوومان دەبێتەوە ئەم بەشە دەگۆڕم بە ئەمەیان باشتر ئەمەیان پێش دەخەین ئەوەی کە پێویستە لێرەوە پێیان بڵێم بە دەرچوانی پۆلی 12 زەڕوو نییە ڕوو بکەنە سەنتەر و دوکانەکان و بازاڕەوانە زۆر ئاسا بێنە ئێرانە کە زانکۆی ڕاپەڕی موڵکی هەمووانە بۆ هەمووانەوە ئێمە خۆمان لە خزمەتی خوێندکاران داین ئەوەی داواکاری لە ئێمە تەنها بەشەکان چەند بەشێک هەڵبژێرن کە لانی کەم 35 بەشێک هەڵبژێرن و زایدەن لای ئێمە دیارکردنی فۆرم بێ بەرامبەرە و خەڵکی شارەزان ئەوەی کە ئێستا بازار و لەوانەیە بەو شێوازە بەقەت ئەو بەڕێزانەی کە لە دامای لیژنەدان لای ئێمەرەکە هەمویان لە تۆماری گشتی و ئایتی پێکاتون کەس شارەزان دڵنیام سەرکەوتوو دەبن ئینشاءالله و بەدڵی خۆیان بەشەکانیان بۆ دێتەوە.